ليش ما اختارت؟ والله إما يسكح حاليا جيش للأمانة، جيش عراقي للأمانة، جيشكش خراب نية باشا لدوري ديكا ما بابلين بلام هر ترسهيو لبروي دفركا فراغي زورة أم داعشيشة طيارة نويت شي جيجا كانيان كشف ناكرت كابلاش تيت أونية بعالياتو بيت تي ببيتي تي بوخو كوشيتيت تيت خوياتو كشت جوبا نايا بس ناوي دركا إما الأخوة زياد بيساوان لديار ما ننديشكا خليك أحمد أوان وكو كاكي غير الدين دانيين غير الدين دانيين يعني لبروي زور رقان لإيميا رقان لسيدة رقانش للشيخة أمس اشتيانا لبداية أوان أوهن والله يستوجش عراقي واتحادية ليلة دائما تين سادان معنا كان ألين إما آمادين شي تانغرك نية دفاع تان ليكين تاچن گرنگه هزيكي كاكي والله زور گرنگه نكبس گرنگه زور گرنگه هزيكي كاكي بيت اگر لا بي اگر لو لا بيت بو حماية منطقة خمان باشتري لبري ويسي مساعة شوار ونيو قريبينو بروينو بمالوا ناتواني شوان درشي اما كارثاتها ايتر خو من شون وكالي بامان لازم يجير كرديا وشونكش بدينالين اوان بقشت افكاري كان اما بجيبيلين نك اما وكو كردش والله تاكو استاكا سي قندي شوار قندي كاكي والله بەداخەوە لە ئەمڕۆیە بینین دە گوندی کاکەی چۆڵ بووە لەم سنوورە دوانیان سەردەمی داعش چۆڵ بوون لە کاتێکە کە ڕزگار کریان بۆی بەردومانەکانی هێزەکانی هاوپەیمانانەوە و تۆپخانەکانی پێشمەرگەوەی تر ئەو دوودەیە بە تەواوەتی ڕووخاون کەڵکەوەی نەما خەڵک بگەڕێتەوە بۆی بەڵام دوای 16 ئۆکتۆبەر ئەو ڕووداوگە لە کە ڕوویاندا لەم سنوورە هیچ هێزێک نەما بۆ ئەم سنوورە تەواو بپارێزێ بینیمان هەشت گوندی تریش لەم سنوورە نەمان حوت نەکەشت دوایین گوندمانیش دێ مەتیق بوو بەهۆی ئەوەی کە ئەو هێزە ئەسکەریانی دواتر هات شوێنەکە بپارێزن ئەم شوێنانە بپارێزن چوونەتە ناو ماڵان بۆی بوونی هێزە ئەسکەریەکانەوە لە ناو ماڵان و ناو قوتابخانەکانە خەڵک بووەتە درعێکی بەشەری بۆی کە خەڵک خۆی ڕزگار بکە لەوەی کە نەبێتە گولەی دۆست و دوژمنەوە بە عەرە بەڵێن نیرانە سەدیقە بۆی کە نەبنە قوربانی لەو نێوانەیە شوێنەکانیان چۆڵ کوردە لە حاڵ حازرسێن 5 گوندمان ماوەتەوە لەم سنوورە ببینین لەم ڕۆژانەی دوایە کە داعش زنجیرەیە چالاکی کردووە لەم سنوورە وا پێویست دەکات کە ئەم شوێنانە زیاتر بپارێزرێن و ئەو هێزانی کە لەم سنوورەکە پارێزن دەرچنە دەرەوەی ماڵان و پانتاییەک دروست بکەن پانتایەکی ئارام بۆی کە خەڵکەکە بگەڕێتەوە جێ و ڕێی خۆی بتوانن لە شوێنی خۆیانە دووبارە ژیان دروست بکەنەوە چونکە ئەگەر ئارامی نەبێ ئابووریدا تە پێ و خەڵکی بە دوای ژیانی خۆی ئەگەر ڕۆکەنە شارەکان لە ناو شارەکان ژیانی خۆیان دروستەکەنەوە دیەکانمان چۆڵە بن و ئەمانیش ئەمەترسی گۆڕانکاری دیموگرافی دروستەکە لەم سنوورە لەم ناوە لە 2014ەوە تا ئێستاکە مەترسیدارە سێ دێمان چۆڵە لەبەرەوەی هجوماتیان نەکردە ناوی شەڕەکە زۆری ئانی هاتە بەرەوە ئەمانش لە ترسی هاون و ئەم فیشەگانە چۆڵیان کردووە ئێستاکە هاتوونە بەرەم ئەلی ناویشە عینەن تێپەڕە بن ئەدەن لە جێشەکە زۆر زیان ئەگەن لە جێشەکە ئەبێگەری عنی خەڵکە ئەمان بێ ترسی نەمێنێ وەڵی مەسافەی تقریبان بڵێن پێت 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر 4 کیلۆمەتر ئەوا دوورە ڕەدە من بە شەو ڕەدەبن بە ڕۆژ باران بە ڕۆژ تەم بە ڕۆژ هەور ئەمانە ڕەدەون زەرە دەگەینە جێشەکە ئەگە جێشەکەش نەبێت تەبعاً دێنن دێکەوە و کەسێکش خەبەری نی ئەدەن لە دێکەش